ئێمە وەکو بەڕێوەلایەتی گشتی ڕاپەڕین تەندروستی ڕاپەڕین بە کتابێکی ڕسمی داوامان لە بەڕێز لێپرسایی ماڵبەندی 24 ڕاپەڕین کرد بۆ داوینکردنی ئەو بینایە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین وەکو یەکەیەکی تەندروستی سوودی لێ ببینین لەبەرەوەی لە سنوورەکەدا ئێمە لە ڕووی بیناوە گرفتمان هەبووە خۆشبەختانەوە ڕەزامەندیان دەربڕی و دوای کتابکردنیان بۆ ئیدارەی گشتی و جەناوی کاک دلێر ئەویش موافقەتی لەسەر ئەوە کرد کە ئەو زەویە و ئەو بینایە بدرێت بە تەندروستی ئێمە پاژەوە بە ڕێکارە یاسایی و ڕێکارە ئیداریەکان توانیمان ئەو بینایە نۆژن بکەینەوە پاش نۆژەنکردنەوەی ئێمە وەکو یەکەیەکی تەندروستی وەکو مەڵبەندێکی تەندروستی سوودی لێ دەبینین و دەتوانرێت لە پاش کۆتایی هاتنی ئەم پشووە داوامی فەرمی تێدا بکرێت کامە بینایەکی تازەیە و بینایەکە بە جوانی نۆژەن کراوەتەوە و سەرجەم مواصفاتەکانی مەڵبەندێکی تەندروستی تێدایە.